سڵاو لە خوشک و برایان، هیوادارم هەمووتان باش بن، ساڵی تازەتان پیرۆز بێت. بە ئەمەش جوانە بە شێوازێکی جیاواز بە مۆمەکە هەڵکەین. با لە هەموو ماڵێکیشە شقاتە هەبێ. ئەوە لە بنەکەیەتی نەورۆزە ساڵان ئاگریانە کردەوە بەقەت چیایەکە بوو. هیوادارم ساڵێک بێ پڕ لە خێر و بەڕەکەت، ساڵێک بێ ئەدێ و ناخۆشیانەی ساڵی ڕابردووتان نەمێنێتەوە و لێرەشەوە زۆر دەستخۆشی لە ئەو کەسانەکەم کە بەڕاستی کتێبی ئەنجیلی پیرۆزیان خوێندوێتەوە و لە زۆربەی ماڵەکان لەنام کتێبی ئەنجیلی پیرۆزێ و ئەو کەسانی کە تا ئەلئانیش کتێبی ئەنجیلی پیرۆزیان نەخوێندوێتەوە